بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە دەستپێکی هەفتەیەکی نوێدا لەگەڵ هاوکارم شوان محەممەداتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک برگ و بابەتمان بۆ ئامادەکردوون دەخوازیین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. ڕازەن لە چەوەری دومی بەرنامەکەماندا باز لە کاریگەری و کاردانەوەکانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین کە بزانین کاردانەوەکان چین لە ئاستی ناوخۆی حیزب و لە ئاستی دەرەوەی حیزبدا و بزانین پلانی داهاتویان چی دەبێت و کار و بەرنامە و پرۆژەی نوێیان چی دەبێت بۆ داهاتوو بۆ 4 ساڵی داهاتوو و بزانین ئەو کاردانەوانی کە لە نێوان خەڵکدا هەبوون و ڕاوبۆچوونی خەڵک لەسەر ئەو نوێکاریی کە لە کۆمەڵی دادگەری کوردستاندا هەیە گفتوگوی لەسەر دەکەن لەگەڵ یەکێک لە کاندیدە دەرچووەکانی کۆمەڵی دادگەری کوردستان.
ڕازان لە تەورەیەکەی بەرنامەکەماندا باز لە پلان و ئامادەکاریەکانی 33هەمین ساڵیادی کیمیابەرانی هەڵەبجە ساڵادی کیمیابەرانی هەڵەبجە دەکەین زانین پلان و بەرنامی ئەم ساڵیان چیەوە داواکاری کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە چیەوە هەروەها بزانین دۆسی منداڵەوەنبووەکانی پارێزگای هەڵەبجە بە کوێ گەیشتووە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز ئاراس ئابید جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابەرانی پارێزگای هەڵەبجە کاگەرا سڵای خوارد لێبێت سپاس بۆم دەرفەتە. سڵاو لە بەڕێزیشتان سڵای خوا لە هەموو لایەک لە بینەران و لە بیسەرانی خۆشەویست. زۆر سپاس کاگەراست. پلان و بەرنامەی ئەم ساڵتان چی دەبێت بۆ 33هەمین ساڵیادی کیمیابەرانی پارێزگای هەڵەبجە؟ سەرەتا پێم خۆشە بە ناوی کەسوکاری شەیدان و بە ناوی کۆمەڵی قوربانیانەوە پیرۆزبایەکی گەرم لە کۆمەڵی دادگەری کوردستان بکەم لە سەرۆک و ئەندامان و دۆست و لایەنگرانتان بە هیوای سەرکەوتنێکی باش بۆ حزبەکەتان خوازیارین کە هەنگاوەکان و پەیڕە و پرۆگرامەکان زیاتر بکەن لە خزمەتی ئەو میلەت. دیارە بۆ خۆتان باشە زانن ساڵانێکە ئەو بۆ 33 ساڵە ڕۆین باز لە کیمیابەرانی هەڵەبجە کرێ. بەداخەوە بۆ جارێکترێ ئەڵێمەوە بۆ جاری 33مین ئەڵێنەوە کە نزیکە بینەوە لە یادەکان کێشمی داواکاری و داخوازیەکانی کەسوکاری شەیدان جارێکتریەتەوە بەرباست و خواسەکان. جێگەی نیگەرانیە کە هەموو ساڵێک و هەموو یادێک لە سەرەتای لە نزیک بوونەوەی مانگی 2 بۆ 3 ئەکەونە ئەوەی کە ئاخۆ داخوازی و داواکاریەکانی کەسوکاری شەیدان دەبێت چی بێت. جارێکتر ئەڵێمەوە جێگەی نیگەرانیە کە لە 33مین ساڵیادی کیمیابەرانی هەڵەبجە ئێمە لەسەر لاپەڕەی نامەکان و داواکاریەکانی کۆمەڵی قوربانیان باز لە بە داخوازی و داواکاریەکانەکەین. دەبوو حکوومەتی هەرێمی کوردستان و ساڵانێکیشە ئێمە داوامان لە لایەنی پەیوەندیدار کردووە بە دانیشتن و بەنامە و بە گفتوگۆ کە دەبێ پەیڕەوتانە بێت دەبێ پرەنسیپی کارکردنتانە بێت دەبێ لیژنەیەکی تایبەتی هەبێ لەسەر جینۆسایدی گەلی کورد لەسەر داخوازی و داواکاریەکان. بەداخەوە بە بۆنەی کۆڕۆناوە ماوەی 2 ساڵێکە هەم یادی کیمیابەرانی هەڵەبجە وەک پێویست ناکرێتەوە هەم داخوازی و داواکاریەکانی کەسوکاری شەیدان وەک خۆی ماوەتەوە و نەچۆتەوە ئاستەی کە ساڵێک بۆ ساڵێک بڵێن شکر بۆ خۆیم ساڵ داواکاریمان نییە. ئێمە بۆ خۆمان وەک کۆمەڵی قوربانیان دووسێ کۆبوونەوەمان کردووە لەسەر شێوازی یادکردنەوەکە و لێرەوە بە هەموو لایەکی ڕاگەیەنی کە ئەم ساڵ یادێکی شایستە ئەکەینەوە سەرڕای ئەوەی ئەگەر هەڵکشانێک هەبێ لە کۆڕۆنا بەڵام بە پێ ئەو ڕێنمایانەی وەزارەتی تەندروستی یادێک دەکەینەوە کە شایستەی جینۆسایدی گەلی کورد و هەڵەبجەیەکان بێت. دیارە ئێمە لە هەوڵێەوە داین کە ئێمە ڕۆپەیامێک بدەینە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو داخوازی و داواکاریانەی کەسوکاری شەیدانێ خوازیارین ئەمە دوانامە بێت لە هەڵەبجەوە بۆ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان داوای داخوازی و داواکاری لێ بکەین. بە نمونە نزیکەیەوە بۆ 10 ساڵ تا 15 ساڵە ڕوات باز لە خانووی وارسی شەیدانەکرێ باز لە زەوی وارسی شەیدانەکرێ. جێگەی نیگەرانیە چ خێرە دوای 10 ساڵ تازە بە تازایی ئێمە یاداش بینەوە تکاتان لەکەن حکوومەتی هەرێمی کوردستان زەوی دابشکەین. ئەوەنە کارەکان بە سستی ئەڕوات زەوی کاتێک ژمارەیەگە دەی بە بنەماڵی شەیدان 3 جار تایسە ژمارە درراوە بە وارسی شەیدان بەداخەوە ژمارەکان نەچوەتە سەر عەرزی واقع و کێشە و گیرۆگرفت هەیە لە جیاکردنەوەی زەویەکان هێندە دواکەوتۆ نیوەی زەویەکان تەجاوزی لەسەر کراوە و کێشە بۆ ئاستەنگ بۆ جارێکتر دابشکردنی زەویەکان کراوەتەوە و ئەو زەویانەی کە دایان ناوە دیارە هەڵەبجە زۆربەی شوێنی زەویەکانی زەوی کشتتوکاڵیە ڕۆتینیات زۆرە لە جیاکردنەوەی زەویەکانە هەوڵ هەیە بۆ ئەوەی کە ئیشەکان کرێ بەڵام بەداخەوە جارێکترە ئەڵێنەوە یەکێک لەو بەڵێ ئەفەن ویستم من لەسەر با بڵین مەراسیمی 33هەمین ساڵیات قسە بکەم بەڵام باست لە خانوو و هەروەها زەوی بۆ وارسی شەیدان کرد و یەکێکی تیژ لەو بابەتانەی کەوا حاڵەتێکی تایبەت لە قوربانیانی هەڵەبجە هەیە ئەویش مناڵەبوون بۆکانن کەوا ڕۆژگارێک مناڵ بوون بەڵام ئێستاکە کە دەدۆزرێنەوە خاوەنی خانەوادە و ژن و ماڵ و مناڵن وەکوە تا کەیسیش کە هەبوو محەممەد لە ئێران یان خەلیلی کوردستان کە هاوڵاتێکی سنووری پارێزگای هەڵەبجە بوو ئەوەندەی ئێمە ئاگادار بین کە هاوکارانمان لە کارە ڕۆژنامەوانیەکانیان لە تەلەڤیزیۆنی پەیام لەگەڵیان ئەنجام داوە باز لەوە دەکا هۆکاری سەرەکی نەگەڕانەوەی بۆ کوردستان بۆ ئامێزی بنەماڵە و دایک و خاک و ئەو ئاوەی لێی لە دایک بووە
شوێنێکی سادەی نیشتەجێبوون نییە، یعنی قەرەبووی ئەوەندە ساڵ دووری ونبوون و بێنازی دایک و باوک حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ناتوانێت بە پارچەیەک زەوی بیکاتەوە یا خۆت کۆمەڵی قوربانیان چۆن پرۆژەی کەیسەونبووەکان دەدەنە حکوومەت بۆ قەرەبووکردنەوەیان. وەڵاهی پیا و شەرمەیگرێت کە وەختێ دێتە سەرباسی مناڵەونبووەکان بێتاقەتی هەمومان داگرێت، چونکە بە سەراحەت یەکێک لەو کێشە گەورانە دەبوو لەسەر ئاستی عێراق ئەوی کێشەیە چارەسەر بکرایە. ئێمە چەند جارێک سەردانی بەغامان کردووە لەسەر بەرزترین پلەی باڵا و سەردانی جمهوری ئیسلامی ئێرانیش کراوە لەسەر بەرزترین پلەی باڵا قسە کراوە. بەداخەوە یەکێک لەو کێشە هەرە بە ئازارانەی ناو هەڵەبجە مەسەلەی مناڵەونبووەکانە کە یعنی زۆر ڕەهەندی جیاواز لە خۆیەگرێت. تۆ سەرنج بدە مناڵێک ماوەی 30 ساڵە ئێستا مناڵ نییە، ئێستا تا ئەگەر یەک ڕۆژیش بوو بێت ئێستا 33 ساڵە لە ڕووی کولتورەوە لە ڕووی دینەوە لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی ژیانەوە لە هەموو شتێکەوە جیاوازی لە مەسلەی دیانەت و مەزهەب و کللتوری کوردەواری خۆمان زۆر جیاوازە. کاتێک ئێمە کێشەکە لەوایە کە چ کاتێکە مناڵانە کەشفە بن، کاتێک کە لە ناو خانەوادەیە کە مناڵێک وەرەگرێت کە دێتە سەروەرەسە باوکەکەی کەوا فاتەکە بە پێی یاسای ئێرانی ئەو مناڵە ئەگەر مناڵی خۆی نەبێ بێبەشە بێ لە هەموو وەرەسەیەک. ئەلەم کاتە سەرەتای نەهامەتیەکانی ئەو مناڵە هەڵەبجەیانە دەست پێەکە کە لە هەر شوێنێکا بن. بەداخەوە لە ساڵانی ڕابردووە چەند کەیسێک هاتوۆتەوە ئەوەندەی هەڵەبجەیەکان و کۆمەڵی قوربانیان ناڵانیەتی بەدەست کێشەی ئەو مناڵەونبووانەوە لایەنە معنیەکان دەساودەستی پێکراوە و ڕاستە وەزارەتی شەیدان با بە ئینسافەوە قسە بکەین بەدەم کەیسەکانەوە هاتووە. بەڵام کێشە لە چیایە؟ کێشە لەوەیە کە تۆ مناڵە گەهێنیتەوە مناڵ نییە، ئێستا لەوە چێ زانکۆی تەواو کردبێ لەوە چێ ماڵ و مناڵیە هەبێ کە ئەیهێنیتەوە سەرەتاکەی لە ناو کوردستانەوە دەست پێکە. جارە پێش هەموو شتێ لە ڕووی ئەمنیەتی قەومیەوە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ ئەو کەسەی کە دێتەوە خۆی لێکۆڵینەوەیەکی لەسەر بکە، نەک وەزارەت و نەک ڕێکخراو نەکەس دەبێت لە ڕووی ئەمنیەتەوە بە دواچوونێکی جددی بکە هەچ کەسێ لە هەر شوێنێکی دەرەوەی هەرێمی کوردستانەوە کە دیعای هاتنەوە کاکە نەک بڵێ مناڵی هەڵەبجەییم، بڵێ مناڵی هەر شوێنێکم. کاتێک کە دێتەوە ناو هەرێمی کوردستان ئەم کچە بە ئومێدەوە دێتەوە ناو هەڵەبجە بە هیوای ئەوەی کە بێتەوە ناو ڕەفاهیەت و لە زووترین کاتە فەحسێکی بۆ بکرێت یاخود بە دواچوونی بەڵگەکانی بۆ بکرێت. کێشە ململانیەکان دوایەوە دەست پێەکە متمانەی پشکنین نەماوە لە لای هەڵەبجەیەکان. من بۆ خۆم ئەگەر خوشکەکەم بێتەوە ئێستا لە ئێرانەوە بێتەوە هەموو هەڵەبجە بڵێ خوشکی تۆی وەری ناگرمەوە، چکە متمانەی فەحس نییە، متمانەی ئەوە نییە کە من دڵنیابم ئەمە خوشکی منەوە چۆنیەتەوە. پاشانیش کە دێتەوە ئێمە وەکو تاکە کەس کاری لە سەرەکەین ئەبێ ڕاکەڕاکەمان بێ بۆ دادگا، ڕاکەڕاکەمان بێ پاڕینەوە لە ئیدارەی شار، ڕاکەڕاکەمان بێ بە شوێن وەزارەتی شەیدانە حکوومەتی هەرێمی کوردستان. یانی معقول نییە تۆ بە دەیان گەنج هاتووەتەوە نیوەی هەڵەبجەیی دەرنەچووە. ئەمە مەئساتە تۆ مناڵێک ئومێدێکی بیتێ کچێک ئومێدێکی بیتێ لە ناو خاکی ئێرانە بیگەڕێنیتەوە پشکنینی بۆ بکەیت دەرەنجامەکەی دوایی دەرەنجامەکەی نادیار بێ بچێتە باوەشی خێزانێکەوە لەگەڵ خێزانێکە پەیوەندی دروستکە دوای ماوەیەک ئەم خێزانە لێکترازانێکی زۆر دوژمنکارانە بەرامبەر بە یەکتری بکەن. دووەم مناڵمانەیە هاتووەتەوە بەبێ ئەوەی پشکنینی بۆ بکرێت سەریە ماساتەکەن کە حکوومەت کردوێتی بەبێ ئەوەی پشکنینی بۆ کردبێ بە بۆەوەی دەرەنجامی پشکنەکەی بۆ کردە پێناسەی بۆ دەرکردووە ئەسڵەن تاعینیشی کردووە. ئەمە لە ڕووی ئینسانیەوە کارێکی زۆر باشە، کارێکی مەردانەیە کە هەمومان هاوکاربین لەوەی ئەگەر میوانداریەکی بکەین ئەم میوانداریە بە دەیان ساڵ بخایێنێ. زۆر باشە پەلەکردن و جیاکردنەوە و زیینوکردنەوەی ژیانی تاکەکە زۆر ڕێگەمە بۆ ئەوی تەواوی کە ئەم کەسەی کە دێتەوە شوێنێک نیەتە دانیت چاودێری کۆمەڵایەتیەوێ بە دواچوون لەسەر ژیانی بکات بە دەیان دکتۆر و پشکنینیەوە پشکنینی بۆ بکرێت پەلەی تیان نەکرێت خزمەتی بکرێت هینی هیچ خێزانێکیش نەبێت. من دڵنیان بچێتە هەر ماڵێکی هەڵەبجەیی وەکو مناڵی خۆی هەڵسوکەوتی لەگەڵاکە. بەڵام ناڕەحەتیەکان ئەوەنە زۆرن، دڵتەنگیەکان ئەوەنە ئازار بەخشن
ینی کە مناڵەکە دێتەوە هەموو هەڵەبجەکان لە ڕووی عاتفەوە بەرەو ڕووی ئەڕۆی دوای مانگە دوو مانگ دوای پشکنینەکە کە وەختێ دەرەچیت دەرەچێ نوارەی مناڵەکە کێشەی تێکەوتەوە وەڵام مناڵی ئەو خێزانە دەرناچێ دەیان جارپارەی لە کەسانی خێرخوازەوە وەرگیراوە بۆ پشکنینی مناڵەون بۆکان کاکە بەدەیان پشکنینمان نردوتە بەریتانیا و ئەمریکاوە خەڵکی خێرخواز هاتووە دەرەنجامەکەی ڕناگەیاندرێت دادگا گۆڕانکاری بەسەر پارێزەرەکانە دێت ئەو کەسانی کە سەرپەرشتی کەیسەکانەکەن ئەم دەستەسلیمی ئەو دەستیەکە دەرەنج یعنی ئەگەر نەتیجەکەشی بێتەوە ناتوانانی علانی کا بڵێت تۆ کچی ئەو ماڵە نیت لەبەرەوەی خانومان بۆ وەرگرتووە موچەی بۆ دامین کراوە دەستی یارمەتی بۆ ڕاکێشراوە ناو کەسانی خێرخواز لە هەولێر و سلێمانی و شوێنەکانی ترەوە هاتوون هاوکاریان کردووە کەسانی دڵسۆز هاتوون موچەی تایبەتیان بۆ بڕێنێتەوە کە بەرەو هەنگاونانێکی ژیانێکی سادە دەستی پێ کردوێتەوە لە پڕێکا پێڵن وڵی تۆ هەڵەبجەینیت بزانە باری دەرونی ئەم تاکە نەفەرە لە ڕووی کەسایەتیەوە چۆن تێکەشکێ یعنی بێنەر بەر چاوی خۆتۆ ئەو مناڵی هێنیتەوە بە ئومێدەوە لە پڕێکا مناڵی هەڵەبجەی دەرناچێت زۆر باشە کاگەڕاست ئەگەر ئەو پشکنیانەوە ئاماژۆ پێکرد لە بەریتانیا و لە ئەمریکا ئایا لە هەرێمی کوردستاندا دانپێدراونین یاخودەوە تا ڕێگە نادرێت کە لە وڵاتانە پشکنینی دیێنەی بۆ ئەو ونبووانە بکرێت کە لێرەدا بتوانێت بسەلمێنێت کە خەڵکی پارێزگای هەڵەبجێ و لەگەڵیشیدا سەبارەت بۆ کەیسەی دواکەیسەی ونبوو لە پارێزگای هەڵەبجە خەلیل ئایا ئێوەکو کۆمەڵی قوربانیان ناتوانن ئەوانەی کە ونبوون بگەڕێنەوە شوێنێکی نیشتە جێبوونیان بۆ دابین بکەن یاخود داوا لە لایەنی پەیوەندیدا داوا لە خێرخوازان بکەن کە بتوانن کە بێتەوە بۆ هەرێمی کوردستان بێتەوە بۆ پارێزگای هەڵەبجە بتوانێت کارێک ئەنجام بدات یاخود شوێنێکی نیشتە جێبوونی هەبێت ئەگەر بێتەوە ئێستا لەوانەیە ئەو خەمی ئەوەی بێ ئەگەر بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان هیچ کارێکی دەست نەکەوێت شوێنی نیشتە جێبوونی نەبێت ئێوە وەکو کۆمەڵی قوربانیان ناتوانن ئەوانەی کە ونبوون بگەڕێنەوە کارێکیان بۆ بکەن بۆ مێژووە ئەڵێم کاخەلیل کە هاتەوە من لە فەیسبوک شتێکە بنووسی بۆ هۆی دڵگرانی خێزانەکەیان من ئەمەم لەبەر چاو بوو ئەم حاڵەتەم لەبەر چاو بوو کە وتبووم سەرگەردانی ئەم کوڕە لێرەوە دەست پێکات بەڕاستی سەرگەردان بووە و کوڕە بەڵێنی پێدراوە کە دایمەزرێنن بەڵێنی پێدراوە کە کاری بۆ بکرێ بەڵێنی پێدراوە ئەمە ڕازگوانە بێڵام کاری خێرخوازی نییە کەسان یارمەتی بکە ئێمە کەسانی زۆر دڵسۆزی وەکو کاگاسۆ ئەمساری کاگاسۆمانەیە ئەتوانین دەست بکەین بە گیرفانەکەیە مانگە دوو مانگ ساڵێک هاوکاری بکەین بەڵام چارەسەری مناڵێکی ون بوو خوێندنی لە ئێران تەواو کردو دکتۆرایەکی هێناوەتەوە شادەیەکی هێناوەتەوە ئەی خوێنەواریشی نییە ئێمە بێ سوپاسی جارێ و خێزانە بکەین کە مناڵی بەخێو کردووە و توانیوێتی گەورەی بکات ئەمە ئێمە وەکو هەڵەبجەیی ئەگەر ئەمە واقع مناڵی هەڵەبجەیی بێ چوەکو بنەماڵە چوەکو حکوومەت چوەکو هەڵەبجەیەکان قەرزاری ئەو بنەماڵە ئێرانین کە ئەو مناڵەیان پەروەردە کردووە ئەوانەی کە هاتوونەتەوە پەروەردەیەکی جوان کراون بە ڕازگویانە بێڵام بەڵام کێشەکە لە چی دەست پێەکە یعنی ئەمیش بووەتە دوو تەرەف هەولێر اعتراف بە سلێمانی ناکات سلێمانی اعتراف بە هەولێر ناکات ئەمە ئەبێ وەزارەتی ناوخۆ تەنسیق لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ وەزارەتی شەهیدان سستیتیان نەنوێنن ناکرێت پرۆژەیەک بەو گەورەیە زینوکردنەوەی ئینسانێکە لە دین و لە شەرعا هاتووە تۆ کەسێک کە زینوەکەیتەوە بزانە چه خێرێکی هەیە تۆ پشکنین ئەکرێ من بپارڕێمەوە لە خەڵک بڵم تخوا پشکنینێکم بۆ بکەن لە دەرەوەی وڵات ئەبێ حکوومەت بە جددیش لەسەر ئەم کەیسە بکات ئەبێ جەریئانە قسە بکات کێشەکە لە چیەوە سەرچاوەگرێت هیچ شتێک بۆ هیچ کەسێک ناکەم تا دڵنیا بم حکوومەتی هەرێمی کوردستان پشکنینێکی دقیق بۆ ئەم بنەماڵەیە ئەکات و نەتیجەکەی دەرەچێت کاکە ئەگەر نەتیجەکەی دەرچوو مناڵی هەر خێزانێک بوو ئیشی من نییە ڕاکە بکەم وەکو ڕێکخرا و بچم بیبەم زینووی کەمەوە وەزارەتێک هەیە پێڵەن وەزارەتی شەهیدان واللهی من وەزیری شەهیدان بم 46,000 بنەماڵە شەهید و خوێن لە پشتم بێت دەستەکەم بە چای گەورەترین دەسەڵاتە لەسەر مناڵێکی ونبوو لەسەر کەیسێکی جینۆساید ئەمە ئیشی وەزارەتی شەهیدانە بەرنامە ڕێژێکی تۆکمەی بۆ بکات و هاوکاری لە ڕێکخراوەکانیش ئەم مناڵەی کە دێتەوە پێش هەموو شتێ بەدەیان خانوو ئەبێ دروست بکرێت بۆ زینوکردنەوەی ئەم کەسە ببرێت باری دەرونی چاکرێتەوە جارێ لە ڕووی کەلتور و زمانەوانیەوە ئەبێتەوە پەروەردەی کەیتەوە لە ڕووی دینەوە ئەبێت سەر لە نوێ
جارێکی تر ڕۆحی بیتەوە بەبەرە ئەمانە هەمووی گۆڕانکارین کە من بۆ خۆم لە 30 ساڵی ڕابردووان نەمبینیەوە ئەوەی کەمە ئەساتە بەلامەوە ئێستا حالیان نەتیج بابە سەراحەت بڵێن ئازام بۆتە یەکێک لەو کێشانەی لە ناو هەڵەبجە لە ناو خودی خۆی و خێزانەکەی لە بیدایەتەوە کە هێنرایەوە نەتیجەی فەحسەکەی دەرچوو بە خوشکی چرۆیە دەرچووە ئێستا چرۆ لە ناو مەحکەما کێشەیان هەیە لەسەرەوەی کە ئەم کچە خوشکی ئەوان نییە ئەمە گەورەترین کێشەی بۆ دوو خێزان دروست کرد وەرە لە ڕووی دەرونیەوە بزانە ئەم دوو خوشکە لە چه بارێکی دەرونی ناڕەحەتە ژیانە بەنەسەر ئێمە کۆمەڵە و دڵەوایی خێزانەکانەکەینەوە لەوە چ لایەکیان دڵگران بێ لەگەڵمانە لەوە چ لایەکیان هاوسۆز بێ لەگەڵمانە ببوورە ئەم کەیسانە کەیسێکی نەتەوایەتین کەیسێکە بە کەس و دوو کەس چارەسەر ناکرێت دەبێت لیژنەیەکی تایبەتی مختص هەبێت لیژنەیەک لە ڕووی عاتفۆ هەڵسوکەوت نەکات لە ڕووی یاساوە تەعامل بکات زۆر باشە کاگ ئاراس ئەی بۆ 33هەمین ساڵیادی کیمیا بارانکردنی هەڵابجا ئەم ساڵ بە تەمان لە 16 سەرڕای ئەو بارەدۆخی کەوا هەیە لە ڕووی تەندروستیەوە مەراسیم لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەکرێت یان پلانتان چییە داواکاریتان چیە لەو ڕۆژەیە بە تەمان چی بکەن ئێمە وەکو خۆمان چەند کۆبوونەوەیەکمان کردو وەکو کۆمەڵی قوربانیان بەڵام وەکو ئیدارەی شار دانیشتنێک دوو دانیشتنمان کردووە لەگەڵ یەکتریە لەسەر مەسەلەی یادی کیمیابارانی هەڵەبجە اتفاقمان هەیە کە یادێکی شایستە بکرێتەوە بڕیارمان لەسەراوە کە یادی ئیم ساڵ یادێکی گەورە کرێتەوە بەداخەوە ساڵی پار نەتوانرا ئەو یادە بکرێتەوە من ئەگەر ڕێگەم بیت بە فرسەتی ئەزانم کەیسێکی تازە هاتووەتە ئاراوە کە جێگەی زۆر نیگەرانیە مەسەلەی دابەزاندن و مقابلەکردنی ڕغدەی سەدام حوسێن لەگەڵ کچەکەی عەلی حەسەن مەجید جێگەی نیگەرانیە زۆر لە پەیجوولایەنی کوردیش دایان بەزاندووە ئەوەیشی ڕاگەیاندنە چۆن تەعاملی لەگەڵ ئاکات بەڵام قسەکانی ڕغدە جێگەی زۆر نیگەرانی هەڵەبجەیی و هەڵەبجەییەکانە بەداخەوە چاوەڕێمە کرد وەزارەتی شەیدان و حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی زۆر توندی بدایە بە ئەو کەناڵانەی کە لەم ئالەم کاتە مەوزوعی ڕغدە و بەعسیەکان و چالاکی و دڵسۆزی حیزبی بەعس پیشان بە ئەو خەڵکەیان دیارە خۆمان نەزانین نەهامەتیەکانی گەلی کوردوای لێ هاتووە کە زۆرێک لە گەنجان کە نازانن نەهامەتی سەدام حوسێن چۆنە و دار و دەستەکەی چۆن ژیانی بردووەتە سەر خەریکە هاوسۆزیەک دروستەکەن لەگەڵ بنەماڵەی سەدام حوسێن بۆیە لێرەوە لە کەناڵە بەڕێزەکەتانەوە ڕایەگەێنین یەکێ لەو پەیامانەیە ئێمڕۆ کە بە حکوومەتی ئەدەین داوا لە پەرلەمانەکەین پرۆژە یاسایەک دابەزێنێ کە چۆن پرۆژە یاسای هەڵەبجە و ئەنفال و بارزانیەکان بە جینۆساید ناسێنراوە پرۆژە یاسایەک دابەزێنێ دەستخۆشی لێ یەکەین کە پلانێک دانێت کە حزبی بەعس حزبێکی قەدەغەکراوە پیا هەڵدان و زینوکردنەوەی حزبی بەعس ئەندامانی دەستەکەی بە هەموو شێوەیەک هێڵی سوور بێت ئەوە یەکێک لەو خاڵانەیە کە ئێمڕۆ داوایەکەین مەسەلەی یادی هەڵەبجە ئیمساڵ من داوام کردووە یادێکی ئاشتەوایی نێوخۆیی هەڵەبجەیەکان و دەرەوەی هەڵەبجەیەکان بێ بەسەر جەمچین و لایەنەکانەوە ململانە و کێشمەکان دوورخەینەوە لە یادی کیمیابارانی هەڵەبجە بۆیە ئێمە مانگێک پێش یادەکە داوای داخوازی و داواکاریەکانەکەین بۆ ئەوەی یادەکان تێکەڵاوی بە داخوازیەکان نەکرێەوە هاوڵاتیانیش ناحەقی نییە کە لە یادەکە داوای داخوازیەکانەکە دەبینێت تەنها یعنی من وەزیریش بە سەراحەت بێڵم وەزیری شەیدانم لە ساڵی پار لەسەر مەزاری شەیدان بینیوە هەتا ئێستا نەمبینیوەتەوە یعنی معقولەتەوە وەزارەتێ وەزیرێک خەڵکی منتەقەکەی خۆت بێت نەیەت لەگەڵ کەسوکاری شەیدان کۆبوونەوەیە بکات بزانێت کێشە و گیرروگرفتەکان بەکوێ چووە ئێمە ئەمە لە ڕووی نازەوە ئەم گلەی و گازندانەکەین وەزارەتەکان دەبوو چەند مانگێ بەر لە ئێستا بە تایبەت کابینەی نوێ بەسەر کۆمەڵێک نەهامەتیە هاتووە ئەندام پەرلەمانەکانی ڕاستپاردایە لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی لایەنەکان بەهاتنە چەند جارە سەردانی هەڵەبجە و ئەنفال و بارزان و ئەو شوێنانەی کە جینۆساید کراون لە کێشە و گیر و گرفتایەکانی ئێستەی شارەکە بکۆڵنایەتەوە هەڵەبجە ئەگەر بێ سەرنجێکی بی ئەوەندە مەعاناتەکەی زۆرە هەڵەبجە بە دەستێکی زۆر بەهێز لێ درراوە پێویست بە دەستێکی زۆر بەهێزیشەکە بۆ هەڵسانەوەی خوازیارین یادی ئیمساڵ پێش یادی ئیمساڵ حکوومەتی هەرێمی کوردستان تیمێک بنێرێتە هەڵەبجە لەگەڵ کۆمەڵی قوربانیان و بەڕێوەبەرایەتی گشتی شەیدانە دانیشتنێ بکات
تەمەناکەم ئەم ساڵ نەیخاتە دوای یادی کیمیابارانی هەڵەبجە خەڵک زۆر بێن متمانەیە. زۆر باشە کاگاراز وەک پێشتیش ئاماژت پێکرد هەموو ساڵێک کۆمەڵێک بەڵێن دەدرێت بە پارێزگای هەڵەبجە بەڵام هیچ بەڵێنێک جێبەجێ ناکرێت. ئەم ساڵیش ئەگەر ئەو بەرپرسانە دێنە پارێزگای هەڵەبجە و دووبارە بەڵێنیان نایەوە کە ئەو پارێزگایە کە چەند ساڵە ئەو هەموو بەڵێنەیەن ئێستاش پارێزگای هەڵەبجە وەکو خۆیەتی هیچ پرۆژەیەکی نوێ لەو پارێزگایە جێبەجێ نەکراوە. ڕاستە قەیرانی دارایی هەیە بەڵام دەتوانە وەکو هەر پارێزگاکانی دیکە کۆمەڵێک پرۆژەی دیکە لەو پارێزگای ڕابگەێنرێت. ئێوە وەکو کۆمەڵی قوربانیان هەڵوێستان چی دەبێت دووبارە ئەگەر هەر بەڵێن بدرێت و جێبەجێ نەکرێتەوە یاخودەوە تا ئەم جارە بە تۆکمەیی یاخود بە یەک دەنکە بتوانن ئەو بەڵێنانەی دەیدەن جێبەجێ بکرێت لە پارێزگای هەڵەبجە؟ من وازانم ئیدارەی پارێزگار هاوسۆزە لەگەڵ کۆمەڵی قوربانیان و خەڵکی هەڵەبجە ئەمساڵ بە تایبەتی و دەشزانێت کە ئیش و کاروبار بەو شێوەیە ناگوزارێت. ئەوەی 3-4 ساڵی ڕابردوو ئێمە کە دەیبینین لەسەر مەسەلەی پارێزگای هەڵەبجە بەڕاستی بێئومێدیش بووین چونکە حکوومەتی عێراقی زۆر بەسستی موافقەت لەسەر پارێزگای هەڵەبجەکە و ئەمانیش پلانیان نییە کە لە بەغا کار لەسەر ئەو پرۆژە یاسایە بکەن و خۆشیان بۆ خۆیان هەستەکەم کە نەگەستەکەمەوە هەر بەڕاستی قەنەعاتیشم وایە کە بۆ ڕاستیکردنی شەقامی هەڵەبجەیە وشەی پارێزگاکە ئەنا وەکو ڕاستیەکەی ئەو پارێزگایە نییە کە لەسەر ئاست و خواستی جەماوەری هەڵەبجەیە کاتێک تۆ پارێزگایەک بینایی کە تا ئێستاش پارێزگار بینای نییە پارێزگایە بینایی نەبێ پارێزگایە نەتوانێت دامی قوتابخانەیەک فەرمانگەیەکی خۆی بکات دامی وەزارەت مەحافەزەکەم نەکرێت کە شانازی بە کیمیابارانی هەڵەبجەوە بکات بەڕاستی ئەو مەحافەزەی کە هەیە ئێمە ئەوەندەی لە قسەکانیانە تێگەشتوین ئەوانیش هاوسۆزن لەگەڵ خەڵکی هەڵەبجە کە وشەی پارێزگاکە یا ئەبێ بچەسپێنرێت بە مانای کەلیمە پارێزگا بێت یا دەبێت بەڕاستی بڕیارێک لەسەر مەسلەی پارێزگاکەی بودرێت. لە یادی ئیم ساڵیشە ئێمە بەدەن لەو مەسلەیە هەندێک داواکاری و داخوازی تایبەتی هەیە پێش یادی هەڵەبجە لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی شەیدان و لایەنە پەیوەندیدارەکانە ئاراستەی حکوومەتی بکەین و دەمانەوێت یادەکە یادێکی شایستە بێ هاوسۆزی هەموو لایەک ڕاکێشین بۆ یادی 33 ساڵی کیمیابارانی هەڵەبجە و ئەو کێشە و گیر و گرفتانە هەیە سیمیناری لەسەر بکرێت. من یەک کێشەم هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە بایکە لە وەزارەتەکان بێن یایەکێ لە بەرپرسەکان بێن ڕوبەڕووم ڕاوەستێتەوە لەم کەناڵی بەڕێستەوە جوابم باتەوە لە ساڵی پارەوە کە ڕۆشتوتەوە هەر وەزیرێک تا حەداکەم یەک وەزیر تایسا هاتوێتەوە هەڵەبجە ئەو بەڕێوەبەرە گشتی کە بەڵێنی یاوە بە هەڵەبجە لە ساڵی پار و پێرانەوە تایسا هاتوێتەوە هەڵەبجە. ئێمە کێشەمان لەوەیە کە ئێستا بە گەرم و گوڕیەکەوە ڕوو لە هەڵەبجەکرێت بەڵام کە گەشتە دوای نەورۆز بەڕاستی ماساتەکە لێرەوە دەست پێەکە بێت چاوەڕێ بکەین تا ساڵێکی تر مانگی 1 و 2 ساڵی ئایندە بەڕاستی بژێوی ژیانیش زۆر لە ناڕەحەتیایە. با جەنابی وەزیر من تەمەناکەم وەزیر زۆر تێکەڵاویم هەیە لەگەڵیا و لەگەڵ خۆشی بنە ماڵەکەشیە تەمەناکەم ئەم مەعاشە کە دابەش کرا پێش یادی کیمیابارانی هەڵەبجە سەردانێکی بانقی هەڵەبجە بکات با بێ بزانێت کە سوکاری شەیدان بەسەر جەمتین و توێژەکانەوە کە ئێمە مۆزەفی ئەوین و ئەندامی ئەوین سەرێکی وەزارەت سەرێکی بانک بزانە خەڵک لە چ هەناوامەتیان مەعاش وەرەگرێ بە چ ناڕەحەتیەک و لە چ شوێنێکایە لە چ بەردەم چ باران و هینێک ئەمە سادەترین شتەکە یەکێکە لەو مشکیلانەی کە سوکاری شەیدان جگە لەوەی بەدەیان کێشەی تەندروستی کە سوکاری شەیدان هەیە خۆشبەختانە و نەخۆشخانەیی کە هەیە هەنگاوی جدی ناوە بەڵام ئێمە پێویستیمان بە دکتۆری پسپۆڕەیە با ئیزافەیە بخەمە سەرەوە مەسەلەیە نەخۆشی کیمیاباران وەکو نەخۆشی تەشبیهاتی نەبێت نەخۆشی شێرپەنجەیە درێژخایەنە نەخۆشی کیمیاباران نەخۆشێکی کاتی نییە کاتێکە کەسێک تووشی نەخۆشی سنگ دەبێت لە کیمیابارانی هەڵەبجە لەگەڵ چاوە جارێ پێم خۆشە بەڕاستی لێکۆڵینەوەیەکی جددی لە بریندارەکان بکرێتەوە پشکنینێکی دقیق لە تاقانەکان بکرێت پشکنینێکی وردبینیەکی زۆر ڕاستگۆیانە لە مەسەلەی شەهیدانە بکرێتەوە کەیسەکان زۆر لەوە زیاد کراوە کە ئەوەی ئێمە چاوەڕێمانە کرد یعنی بەڕاستی پێویست بەوە کات هاوکاری هەموو لایەکەین بۆ ئەوەی کەیسەکان پاک بکرێتەوە معقول نییە کەسێک بریندار بێت هەموو تەمەنی لە خەسخانە بەرێتە سەر
پێویستی بە نەخۆشخانە هەبێت دکتۆرێکی تایبەتی مختصی بەردەوامی لە ناو نەخۆشخانە نەبێ. وەزارەتی تەندروستی خوازیارم کە دکتۆری پسپۆر بە کاتی نەنێرێتە هەڵەبجە. دکتۆری پسپۆر لە نەخۆشیەکانی سنگ و چاو بە تایبەتی بە بەردەوامی بنێرێتە نەخۆشخانەی کیمیابەرانی هەڵەبجە کە نەخۆشخانەیەکی زۆر چالاک و زۆر دڵسۆز و ژمارەیە فەرمانگە و دکتۆری هەڵەبجەیی و غیرە هەڵەبجەیی زۆر دڵسۆزانەی شتێکن، بەڵام پاش ماوەیەک ئەوانەی کە غەیری هەڵەبجەیەن هەڵەبجە بەجێڵن دەیان دکتۆر چوونەتە دەورەیان کردووە لە دەرەوە هیچ کامیان لە ناو نەخۆشخانەی هەڵەبجانین. زۆر باشە کاگەرز دەرفەتمان هیچ نەماوە ئەوە دەزانین بەداخەوە معاناتەکان زۆرن بۆ مێ دەکەین 33مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەی شەهید حکوومەتی هەرێم لایەنە پەیوەنددارەکان ئاوڕێکی جدی لە تەواوی کەیس و وەروە قوربانیان و بنەماڵەی شەهیدان و بریندارەکان بدەنەوە. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز ئاراز عابید جێگری سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکان. لازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. لازان هاوکارمان جەلال جەباری لە دەوروبەری چەمچەماڵ ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردوون کە دەرچوویەکی دانەمەزراون خەریکی کاری شوانیە. وەک دەبینین شوان دەرچۆ دانەمەزراوەکەمە بۆ شێوازە بێت کە چەند ساڵە پێوەکە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. محەممەد کامیل جەلال دانیشتووی چەمچەماڵین بەڵام ئێستا بە بۆنەی پێشی بێکاروهاتینە بۆ لادێگەی خۆمان هەڕێنەیە لە نزیک قادرکەرەمێرەیە. من ساڵی 2010 بۆ 2019 تەخەڕۆجم کرد لە پەیمانگای تەکنیکی دوکان سیستەم کۆنتترۆلکرد و کارپێکردن نەوت بوو. هاتمە کۆمپانیای داناغاز بە هزار واسیدە و زەخت هاتم لێرە تەطبیقاتەکەم کرد کە چوومە ئەوێ 15 ڕۆژ لێوە بوشادی داناغازیشمەیە کە چوومە ئەوێ کۆمەڵێک تەلەبە لە زانگۆی سۆرانەوە هاتبوون بە یەک کتابێکی ئاسایی چوو بۆ وەزارەت لەوێ بۆ ئەوانی کردبوو بۆ ئێمەی نەکردبوو بۆ خەڵکی ئەمەتیقی باڵێ ئێمە خەڵک منتیقەکەین دەیەکمان هەیە بە قەت شەریکەکەوە بیری نەو دەیتایە تا هیچ کەسێکمان سوودمەند نەبووینە. سەرقاڵی مەڕ و بەرخ و شوانێتی ئێستا من خۆم خەریک شوانێتیم خەریک ئەمەین بۆ ئەوەی هەر بژەی ئێستا ئەوە نەماوە کۆتۆڵی پارە پیاکەم بەس بۆ ئەوەی بژەیت و داهاتێکت هەبێ بۆی پێی بژی ئەم بەشنە وەڵا هیچ ئێستا خۆ ئەمە کە ئەم مقابلێ ئەکری ئەمە خەڵگەی بینێ هیچ کەسێک تەسەور ئەو ئەقڵە ناگەم من چەند ساڵ خوێندە بێتم خەریک ئێستا خەریک ئەمە بووم ئەگەر بمزانایە وایە ئەو 15 ساڵەی ئێستا خەریک ئەمە بووم ئێستا بۆ خۆم داهاتێکی باشم کۆ کردووە. بەیانان سەعات 5 هەڵەسین نانەخۆین تا بێتە 5 و ئیتر هەڵەسین مەڕ و بەرخ ئەمژێنین دوای جایەکەینەوە دوای ئەمەڕەکان دەرەکەین ئێوارە ساعت 7 دەیهێنینەوە دووبارە هەمەکەین و لەگەڵ بەرخەکانیان ساعتی 2 ساعت لەگەڵیان دووبارە هەم بەرخەکان تقریبان تا 9 شەو دەی شوێمە خەریکی ماندووبوونیە زۆریە یعنی ئەمەنە فریە یەکشت ناکەوی بەس لەمە تەواوی بڕۆی بخەوی هەڵسی دووبارە ڕائیشەکەی دووبارێ. هیچ پلانێکی نییە ئەم منتیقەیە ئەم هەموو دەرچووە ئێمە کەرتی ئەبێ لە بەس لە کەرتی تایبەتایشکەین شەریکەکە بە قەدمانەوەیە کە ئەمە دامان نامەزرێنێ ئەبێت چی دڵێکمان بە شەریکەکان ترخۆش بێ کابرا لە دووهۆکەوە با حسە بێ
لە هەر نیوە بە نیوە دە نەفەریاندانە بە پێش نەفەری خەڵ مەنتیقەکە بێ بزان شادەدارە مێنێ لە مەنتیقەیە بزان شادەدارە مێنێ لە چەمچەماڵە نەڕوا لە دووهۆک و لە وڵاتانەوە لە هندستان و لەمانە و لەوانەوە پارەی زیاترە دەن و خەڵکێن و بەڵام خەڵکەکەی ئەم ناوە دانان من چوومە تورکیا لە تورکیا چوومە وێنان لە ئاوەکە خەریک و بخنکێم گەڕامەوە دەرنەچوین سنوورداشمانیان کردووە هیچ ئیشێک نەماوە هەڵکامەتانبەیە هەڵی ئایزان وەک دیارە ئەمە نمونەی دەرچوویەکی دانەوەزراوە لە هەرێمی کوردستان بێگومان پیشەی شوانی پیشەیەکی پیرۆزە وەروەها پیشەی پەیامبەرانە ئێمە گلەیی و زەمان لە پیشەی شوانیکردن و بەخێوکردنی ئاژەڵ و مەڕووماڵات نییە بەڵام بێگومان پسپۆڕی و وەروەها هەر کەسێکیشی خۆی ئەمە بابەتێکی ترە زۆر جوانی فەرمودانیان ئەگەر 15 ساڵ بچێت ئەگەر هەر لە باتی خوێندنەکە هەر بە ئاژەڵداری و خەریک بواە بێگومان ئێساکە ڕەنگە لە ڕووی مادیەوە زۆر باشتر ژیانی مرۆشتایە کێشەکە لێرەدایە بۆ جێگەی داخە شوان لە دیەکەی خۆیان بە $1,000,000 پیا دەکرێت بۆ ئەوەی کە نەوت لەو گاز دەردێنێت کە چی خۆی ناتوانێت لەو کۆمپانیایە و لەو نەوتی کە لە لای دیەکی خۆیەتی دابمەزرێت. بەڵێ بەداخەوە گرفتەکان لە هەرێمی کوردستان بەردەوام لە زیادبووندان کەسانی شیاو هیچ کات لە جێگەی شیاودا نانرێن ئەمە ژوای کردووە ئەو کەسانشیکەوە لە ڕووی ئەکادیمیەوە بابەتێکیان خوێندووە پسپۆڕێکیان وەرگرتووە چەند ساڵێک لە خوێندنەکەیان لەو بابەتێکەوە خوێندیانە دوور دەکەونەوە ئەمەش دەبێتە هۆی ئەوەیکەوە ئەوەشی ئەیزانن یاخود ئەوەشی فێری بوون لە بیریان بچێتەوە یاخۆت نەتوانن لە دوایی شاگە لەو بابەتە کاریان کرد باش ممارەسەی بابەت و پسپۆڕەکەی خۆیان بکەن نەعەدالەتیەکان و زوڵم و زۆرەکان لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت. جیاواز لەو بابەتی کە باسمان کرد زانیاریکی دیکەمان هەیە کە باز لە سوودەکانی خواردنەوەی ئاوی گەرم دەکات پێکەوە بینەری و زانیاریە دەبین. خواردنی ئاوی گەرم لە بەیانیاندا خواردنەوەی پەرداخێک ئاوی گەرم لە بەیانیاندا چەندین سوود بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت و مرۆڤ لە چەندین نەخۆشی دەپارێزێت. لە بابەتێکی تەندروستیدا ماڵپەڕی لایف هاک بڵاوی کردوێتەوە خواردنەوەی ئاوی گەرم لە بەیانیاندا و بەگەدەی بەتاڵ چەندین سوودی هەیە لەوانە چارەسەری کۆکە دەکات و هەوکردنی لووت و قوڕگ ناهێڵێت گرژی ڕیخۆڵەکان ناهێڵێت و چارەسەری قەبزی دەکات یارمەتی کێشدا بەزاندن دەدات ڕێگری لە پێشوەختەی دەرکەوتنی نیشانەکانی پیری دەکات یارمەتی باشکردنی تەندروستی قژ دەدات سووڕی خوێن چالاک دەکات و گرژی دەمارەخانەکان ناهێڵێت کردداری هەرز باشتر دەکات و دڵە کزە و زیادبوونی ترشەڵۆکی گەدە ناهێڵێت کرێشی قژ ناهێڵێت و ڕێگری لە هەڵوەرینی دەکات پلەی گەرمی لەش بەرز دەکاتەوە و لە ڕێگەی ئاراقکردنەوەوە ژەهر لە جەستە دەکاتە دەرەوە. بەڵێ ئایزان لە تەوری دووەمی بەرنامەکەمانە قسە لەسەر دەرەنجامەکانی یان تەواوبوونی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی ڕابردوو وەروە دوایەوەی لە کۆنگرە هەموار کرایەوە ناوەکەی گۆڕا بۆ کۆمەڵی دادوەری کوردستان وەروە لێرە میوانداری زۆر بەڕێز کاک حاجی فارۆق ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادوەری کوردستانمان کردووە. کاک حاجی پێشەم شتێک بە خێربێت و پیرۆزبای شلەکەین بە بۆنەی یەکەم بەستنی کۆنگرە و سەرکەوتنی کۆنگرەی کۆمەڵ و وەروە سەرکەوتنی بەڕێزیشتان لە کۆنگرەی چوارەم. بەنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ تۆ سپاس بە خۆی گەورە کە توانیمان لە هەرومەرجێکی شارە نووسازی گرنگە
کۆنگرەی کۆمەڵی دادگەری کوردستان بە سەرکەوتوی ببەسین هیوادارین خی گەورە بەرەکەت بخاتە کارەکانمانەوە بۆ ڕێنماییمان بکچی باشترە بۆ دین و ژینی گەلەکەمان ئینشاڵڵا ئەوانە ئەنجام بدەین. زۆر باش کاک حاجی وەڵاوزا من دادوەری و دادگەریەوە تێستم کرد زۆر بە وریایی وتم دادگەری بووی وەری گوری کە دادوەریە بێگومانیش تا ئەو ناوە فێر دەبین زوو دەچینەوە سەر ناوەکەی پێشوو ئەمە بەحسابی خۆم بۆی ناوی ئیسلامیەکە بڵێن پاژەکە بەڕێکەوە بە هەورامیانە وت بێتە دادوەری بۆیە زۆر لە گۆتایاریەکە بڵێ کاک حاجی دەمەوێت پێشوەی بچینە ناوردەکاریەکانەوە ئەم چەند ڕۆژە دوولایەنیەک هەیە و وەندەی من تاابام کرد بێت ئاستێکی ڕۆشن فکروی و وەروەها کادیری پێشکەوتو و تێگەشتەکانی کۆمەڵی ئیسلامی وەروە لە دەروی کۆمەڵی ئیسلامی ڕابردوو وەروە ئێستاکە وەکو هێزێکی سیاسی دادگەر لە مەدانی سیاسەتا هەیە پشگیریەکی زۆر لە هەمواری ناوەکە کراوەتەوە لە پاشگیری ئیسلامی بۆ دادگەری و کۆمەڵێکیش ڕەخنەی بچکۆلانە گیراوە لەوەی کە نەدەبووە بێت لە ڕوانگەی ئاینیەوە یان ئاتفێکیانیەوە هەیە من دەمەوە بەڕێ بەڕێستان پرسم بەڕێستان وەک ئەکادیمیەک لە ڕووی شەرعیەوە وەروە شەرعزان و بانخوازێک وە سیاسێکی بەزمۆنیش گرفتێکی ئاینی یاخود شەرعی لە لابردنی ناوەکەیە هەیە یاخود کارێکی خراپە با لە ڕوانگە شەرعیەکەوە بەدەر لە سیاسەکەشەوە دیارۆکو جەنابەت ئاماژت پێکرد سەرەتا من دەمەوێت ئەوە بڵێم چه ئەوانی ڕەخنە دەگرن من هەر بە دۆستیان دەزانم پێم وایە لە ڕووی دۆستایەتیەوە ڕەخنە دەگرن بۆیە دەبێ ئەمە گومانی خراپیان پێ نەبین لەوانەیە تا ئەندازێکی زۆر لە خەمی کۆمەڵا بن پیان وا بێگەر کۆمەڵی ئیسلامی ئەو ناوەی نەبێ ئیتر بەرەو ئاڕاستەیەکی خوانەخواسە ناشەرعی لادینی بڕوات و ئەوانش کە پشتیوانی گۆڕینەکە دەکەن بەو هیوایەوەن کە کۆمەڵی ئیسلامی بتوانێت زیاتر لە پرۆم و پرۆگرامی ئایندەیە باشتر کار بکە و باشتر فراوان بێ وە ڕوئیا و گوتاری گشتگیرتر بێ بۆی هەردوو لە خەمی کۆمەڵی ئیسلامیەوەن بەڵام دەبێ هەموو لایەکەوە بزانین کۆمەڵی ئیسلامی حیزبێکی سیاسیە توانای گۆڕانکاری هەیە یەکەم گۆڕانکاری نییە کە ئەنجامی دەدا ئێمە کاتی خۆی لە سەردەمی شاخە هێزێکی چەکدار بووین هێزێکی جیهادی بووین شۆڕشمان کردو شۆڕشێکی چەکداری بووین لە بەرامبەری ڕژێمی لە ناوچوی باسە پاش گۆڕانکاریەکان و نەمانی ڕژێمی باس بەویست و ئیرادەی خۆمان کاتێکە زانیمان چیتر لەوانەیە ئەو چەکە پێویست نەبێ بەدەستمانەوە دەبێت وەسیلەکانمان بگۆڕین وەسیلەی چەکمان گۆڕی کردمانە خەباتی مەدەنی خەباتی ڕێکخراوەی خەباتی میدیایی و ئیعلامی بۆ ئەوەش ئاماژەکەمان پێکا کۆمەڵی ئیسلامیمان فراوانتر کرد تێڕوانینمان تێگەیشتنمان فکرمان تا ئەندازەیەکی زۆر خەڵک زیاتر ئاشنا بوو بە کۆمەڵی ئیسلامی بەوەی کە کۆمەڵی ئیسلامی جیا کردەوە لە هەر پارت و سیاسێکی کەی ئیسلامی چەکدار لەو کاتەشەوە تا ئێستا ئێمە هەوڵمان داوە جیا لە هەر پارتێکی سیاسی کە ئامانج و وەسیلە لە یەکجیا ناکاتەوە ئێمە پارتێکین وەسیلەکان بەجیا دەبینی دەزانین وەسیلە لە قۆناغێکەوە بۆ قۆناغی کە دەکرێت گۆڕانکاری بەسەرا بهێنرێت ناویژێکێکە لەو وەسیلانە حیزب بۆ خۆی ئاماژینە حیزبیش بۆ خۆی وەسیلەیە هەر ناوێکی لێ دەنی گرنگەوتانێک کە تۆ بتوانانی وەکو وەسیلەیەک بەکاری بێنی بۆ گەیشتن بە ئامانجەکانی خۆت من خۆم بەش بە حاڵی خۆم دەنگم بە گۆڕانکاریەکە نەداوە ینی زۆر بەڕاشکاوانە بەڵام یەکێک لە خاڵە ئیجابیەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوەیە کە مادەم بڕیار زۆرینەیە ئەوەشی کە لە سەرەتا نەیاری گۆڕانکاریەکە بووە داکۆکی لێ دەکات و دیفاعی لێ دەکات چونکە لەگەڵ زۆری نایە چونکە پرانسیپەکانمان وایە زۆرینە لەگەڵ چی بوو دەبێ ئەوانی کەشمان بەبێ ئەوەی کە نیگەرانی دەرببڕن بەبێ ئەوەی هیچ حاڵەتێکی نەرێنی لە خۆیانە ئیجاد بکەن دەبێت پشگیری پشتیوانی بکە هەر ئەو سەرکردایەتیە کە هەڵبژێراوە بەڕێی زۆری نهڵبژێراوە هەفتا و دوو کەس یەک کەس کاندیدن لە ناوم هەفتاویە کەسە ژمارەیەک دیاری دەکرێت هیچ کەس لەوانە نیگەرانی دەرنەبڕۆ پێی وابێ کە نەدەبوو ئەنجامەکە وابێتانی ئەوتانی ئەوانی کەش پابندن بۆ بڕیارێکە لە کۆنگرا درراوە لە ناو کۆنگرا زۆر بڕیار درراوە دەکرێت ئەگەر هەر خاڵێک منی لەگەڵ نەبوو ئیتر پێم وابێ وەڵاهی ئەوە ناشەرعیە نا قەنەعەتمان وایە هەموو ئەو خەڵقانی کە لە ناو کۆنگرا بەشدار بوون بۆ خزمەتی شەریعەت لەوێن بۆ خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ خزمەتی هاوڵاتیان لەوێن
لە سەری هەمویانەوە مامۆساعلی باپیر زۆربەی زۆری ئەو خەڵقانی کە لێ بوون مامۆسایانی ئاینی زانایانی ئاینی ئەوانی کە تەمەنێکی زۆریان لە ڕابوونی ئیسلامی و خەباتی ئیسلامیە خەرج کردووە هەمویان ئاگایەکی زۆریان لە شریعەت و ئاینی پیرۆزی ئیسلامیە دەزانن تەوابەتەکانی ئیسلام بەشێک نییە لە ناو ئێمە دەست دەگرین بە نەگۆڕەکانی ئیسلامەوە بەڵام دەکرێت گۆڕاوەکان سوودیان نێوەربگرین نەگۆڕەکانی ئیسلامیش کەمتر فراوان تاکوونەی گۆڕاوەکانی ئیسلام بۆیە ناو شتێک نییە کە ئێمە وەکو مەبدە لەسەری ڕێکەوت بین ئیسلامیەکان لە ڕابردووە بە خۆتان دەزانن لە سەرەتای هەشتاکانە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەبووە قۆناغێک دێتە پێشەوە زانیانی هەڵەبجە و زانیانی بەرجەستەی هەرێمی کوردستان کۆش دەکەن ئەم ناوە دەگۆڕێ بۆ بزوتنەوەی ئیسلامی دواتر لەگەڵ بزوتنەوەی ڕاپەڕین و بزوتنەوەی ئیسلامیە یەک دەگرن بەبێ لەوانەیە من بەش بە حاڵی خۆم لەو کاتەشە نەیاری گۆڕینی ناوەکە بووم بەڵام مادەم بەژەوەندی حاڵەتە ئیسلامیەکە و بەژەوەندی مسلمانان لەوایە کە ناوەکە بگۆڕێ دەبێتە بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی لە پاش ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی ناوێکی تازە دێتە ئاراوە کە بزوتنەوەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان بێ ئێمە کاتی خۆیشی ڕاپرسیەکمان کرد لە ناو ئۆرگانەکان ئاخۆ کۆمەڵی ئیسلامی بیان ناوەکە بگەڕینەوە بۆ بزوتنەوەی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی دەنگی هێنا ئێستا هەرە و خەڵکی کە ڕەئی وا بووە کە کۆمەڵی ئیسلامی بێ ئێستا پێی وایە لەگەڵ هەلوو مەرجەکە لەبەرەوەی کە زۆربەی زۆری ئەو پارتە ئیسلامی سیاسیانی کەوا لەسەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهانە خەبات دەکەن زۆر بە ئاسایی لەبەرەوەی کە بتوانن لەگەڵ کۆمەلگەی خۆیانە کۆنتاک دروستکەن و کاریگەریان هەبێ ناوەکانی خۆیانیان گۆڕی ئەو پارتانی کە ئێستا بە ناوی ئیسلامی و لە دەسەڵاتان هیچیان پاشگری ئیسلامیان پێوە نییە و هیچ کەسێکیش گومانی لەسەر عەقیدە و بیر و باوەڕیان ناکا ئێمە بۆ خۆمان دەزانین عەقیدە و بیر و باوەڕمان دەست پێوە گرتووە و سوورتری دەبین لەسەری چونکە قەناعەتمان وایە سەرفرازی ئەو میلەتەمان بەوە دەبێت کە لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە دەست و پەنجە نەرم کا بگەڕێتەوە بۆ عەقیدە پاکە و ئەمەش شەر نییە لەگەڵ ناوەکەمانە بچەسبێ زۆر باشە کاک هادی زۆر خەڵک پرسیاریەوە دەکات تەنها ناوەکە گۆڕاوە ئەتە تەنها ئیسلامیەکە نەماوەوە دادگەری یاخود منهەج و پرۆگرامی ئیسلامی کە لە ڕابردوو هەبوو لە پەروەردەکردن و لە بانخوازی و لەو بابەتانە ئایا لە ئێستادا هەردەمێنێتەوە لە ناو کۆمەڵی ئیسلامیە نەخێر ئێمە وەکو لە بەلاغی کۆتاییشمانە هاتووە ئێمە پێمان وایە کۆمەلگەی ئێمە بەرەو داڕمانێکی گەورە هەنگاو دەنێ ئەوە ئەرکی سەرشانی ئێمەیە کە بەردەوام لەگەڵ لە پەروەردەکردنی گەنج و لاوەکانمان نابین لەگەڵ ئەوا بین کە چۆن خێزانێکی تۆکمە بێ هەڵنەوەشێتەوە چۆن گرنگی بە مەداریس و مەدرسە شەرعیەکانمان بدەین مەڵبەند و ئۆرگانەکانمان چۆن زیاتر دەرس و دروستی ئاینی پیرۆزی ئیسلام و قورئانی تیا بخوێنرێت و چۆن کاریگەریمان لەسەر ئەوە هەبێت لە ناو کۆمەلگا زیاتر پەل بەهاوین بۆیە ئەوە پەیوەست نییە بە ناو ناوێکە ناوەڕۆکشێکی کەیە بۆ نمونە بیڵێم لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە زۆر لەگەڵ ڕێزم بۆ ئەو ناوانە زۆر کەسەیە ناوی ساڵحە و بەڵام تاڵحە زۆر کەسەیە ناوی محەممەد و بەڵام بە ڕێوشێنی پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناڕوا بۆیە ئەوەی کە گرنگە ناوەڕۆکەکەیە ناوی چییە دەکرێت 100% مادەم ناوەکەی ساڵح بوو ساڵح بێ یان ئەگەر ناوەکەی ڕەشید بوو ئیلا ڕەشید بێ نا کار و کردەوە ئاساسە کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە و لەسەر ئەو مەبدەئانش 25 خاڵمان هەیە ئێمە کە لەسەری کۆکین هەمومان داکۆکی لەسەر دەکەین لەسەر ئەوانە بەردەوام دەبین و بێگومان لێشی لا نادەین و دڵنیایشم لەوەی کە لە ئایندا ئەوەی کە ئێستا بە دڵسۆزی نەیاری ئەو حاڵەتەیە لە ئایندا و حەقیقەتەی بۆ دەردەکەوێت کە ئەوە تەناگۆڕینی ناوێک بۆ بەڵکو ئێمە دەستمان گرتووە بۆ مەبادیئەکانمانەوە بۆ ئەوەشە کە خۆمان جیاکەینەوە لە خەڵقانێکە بەداخەوە بەکردەوەکانیان و بەکارهێنانی ناوی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلامیان ناشرین کردو کاک حاجی من دەبێت سەرنجی بەڕێستان بزانم ڕاست ئەوانەی ڕەخنە دەگرن ئەوانی کە کادری کۆمەڵی ئیسلامی یاخود لە ئەنگلی کۆمەڵی ئیسلامی بێگومان لە دڵسۆزیەوەیە و لە هەستێکی ئاینیەوەیە ئەوانەشی کە ڕخنیان لە کۆمەڵەگرت پێشەوەی هەر ئەیان ڕخنیان لەوەرگرت بۆچی ئیسلامیە هەسە بۆچی لە ئامردۆ با لەوەگرێت دەبێت سەرنجت بۆ لەوە سەرەوە کێشم کە پەیامبەری ئیسلام لە شاری مەکەوە کۆچی کرد بۆ شاری یەسریب شارێک کەوا یەهودی نەسارا وەروە بێ باوڕێکی زۆری لێبوو لەوێ وەکو دەسەڵاتێکی سیاسی بەدەرلەوەی وەکو پەیامبەرێک دەوڵەتێکی دامەزران بەڵام ناوی دەوڵەتەکەی تێکستەکانمانەیە لە سیرەی بەنی هاشم یەکەم جارێک کە باز لەوەکە دەستوری مەدینە دەنووسێتەوە ینی دەستوری شارستانی بوون ینی پاشگری ئیسلامی بە ناوی دەوڵەتەکەی پەیامبەرەوە نییە وەروەها دقیق لە پەیامبەر لە خاڵی سێمی شاوشەی دادگەر بەکاردێنێ لە نێوان
یەهودیەکان و وەروەها مسلمانان و ئەوانەشی هەتا بێ باوەڕن لە سایەی پەیامبەری ئیسلام کە ڕاستەوخۆ قدووە و پێشەوای مسلمانانە. من پێم خۆشە لەو ڕوخسوانگەیەوە ڕەنگە ڕوونکردنەوەیەک بۆ ئەو مسلمانە بەڕێزانە بۆ لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بێ کە ڕەنگە لە دڵسۆزیەوە ئێستا خەفەتبار بن داغدار بن بۆی کە بۆچی پاشوی ئیسلامی نەماوە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی تەسامح بۆ تەواوی کۆمەڵگا لە هەرکوێ حکمی کرد لە هەرکوێ دەسەڵاتی دەبوو دەبێ هەموو چی نوتێژەکان لە سایتە بەحەسێنەوە هەر بۆ خۆی مەگەر لە جیهانی ئیسلامە تەنها مسلمانان وجودیان هەبووە نا مەسیحیەکانە بوون جوولەکە بوون هەر بۆ خۆی مانەوەی مەسیحی و جوولەکان لە خاکی ئیسلامەوە لەژێر سای دەوڵەتی ئیسلامیە تا ئەم دواییانە ئەوە دەگەینێ کە لە سای دەوڵەتی ئیسلامیە بە ئازادانە بیر و باوەڕە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان وجودیان هەبوو بە بنەرجێ ئەرک و واجباتی سەرشانی خۆیان بزانن. ئەم جۆرە حاڵەتانە بە درێژایی مێژوو هەیە ئەگەر ئێمە لە پاش مەدینێش بگەڕێنەوە بە سوڵحی حودەیبیە دەبینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێکا کە وەحی بۆ دێت و هیچ شتێک ناکە ئیلا دەبێ ڕێنمایی وەحی پەروەردگاری لەسەر بێ سوڵحی حودەیبیە ئەنجام دەدات پاشەوەی کە ڕێگە نادەن بچێتە ناو مەکەوە و ئەمرە بکات لێ دەبینی زۆربەی زۆری سەحابەکان نەیاری ئەمەن بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەزانێت کە نەچوونی بۆ ئەمرەوە ئەنجام نەدانی ئەم تەوافە و گەیشتن بە کەعبەی پیرۆز تەنازل نییە بەڵکم ئەو دووربینیە دەخوێنێتەوە کە 10 ساڵ سوڵح لەگەڵ قوڕەیشا بکە ئەم هێمن و ئاشتی و تەباییە وا دەکا کە ئەم بیر و باوەڕە بگەینێ بۆ شوێنانەی کە نەی دەتوانانی لە کاتی شەڕ و ئاژاوا پێی بگەێنێ ئێمەش قەنەعەتمان وایە بە سوود وەرگرتن لەم داستانە مێژوویانە کە ئەستورە بە وەحی ئیلاهی ئێمەش دەتوانین بیکەینە مسانەدە و پشتیوانی بۆ خۆمان کە دەکرێت لە ژیانی ڕۆژانی خۆمانە سود لە دەقەکانی قورئانی پیرۆز سود لە فرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام سود لە کاروکردەوەی زانایان و تێگەیشتنی زانایان بۆ دەقە پیرۆزەکان ئێمە سوودیان لێوەربگرین وەکو وتمان ئەمە پەیوەست نییە بە عەقیدە و بیر و باوەڕەوە ناوێکە وەک وەسیلەیەک بەکارهێنراوە ئێمە حیزبەکە بۆ خۆی وەسیلە بووە نەک پێمان وا بوو ئێمە ئەوە ئامانجە بۆیە دەڵێمەوە دیسران هەموو ئەوانە کە ڕەخنە دەگرن زۆربەی هەرە زۆریان لەوانەیە خەڵقانێکیان هەبوو بێ ناوی کۆمەڵی ئیسلامی هەر ڕەخنەیان گرت بوو بێ ناوەکە بگۆڕی هەر ڕەخنە دەگرن پەرچەمی لا ئیلاهە ئیلڵاهمان بەرز کردبێتەوە توێتیان ئەوانە لە پێناوی بەرژەوەندی خۆیانە عەلەمی لا ئیلاهە ئیلڵاه بەرز دەکەنەوە دەکەوێتە ژێر پێ و ئەمانە تاوانیان دەگا لای دەدەی دەڵێن کاکە وەڵا اینجا ئەگەر لا ئیلاهە ئیلڵاهیان لابر بەیانی شتێکی کە دادەنێن ئەوانە هەر ڕەخنە دەگرن وەکو هەندێکیان لەگەڵ ڕێزمان لەوانەیە وەکو منافقەکانی مەدینەوە بن بەڵام زۆربەی زۆریان ئێمەوە تێگەیشتمان بۆیان هەیە لە دڵسۆزیانەوەیە بەڵام دڵنیان دەکەن کە لە ئایندا لەو حەقیقەتە دەگەن کە لەوانەیە بۆ خۆمان ئەوانەی کە ئەم جارە لە کۆنگرەی چوارەمە دەنگیان داوە بۆ ئەوەی کە گۆڕانکاری بەسەر ناوی ئەمیری شابێت لە کۆنگرەی سیالەوانەیە ڕەخنیان گرت بوو بێ ڕێگەیان نەدابوو بێ بۆی لە کۆنگرەی سیا دەنگی نەیەنە بەڵام لە ئێستا گەشتونەتە ئەو قەنەعەتی کە زۆرینەی هەرە زۆری ئامادەبووان لەگەڵ ئەو گۆڕانکاریان نابوون ئەو کەمینەیە کە ماوەتەوە نیگەرانە چ لە ناوخۆی کۆمەڵ چ لە دەرەوەی کۆمەڵ ئەگەر کار و کردەوەکانی کۆمەڵیان بینی لێگەڕێن با بزانین ئایا فعلەن کۆمەڵی ئیسلامی لە ئامانجەکانی پاشەخشە دەکات لە هەڵوێست و مووقیفە بوێرانەکانی ئەم ناوە وای لێ دەکا کە بوێر نەبێ ئایا ئەم ناوە وای لێ دەکا کە لە خەمی مسلمانانە نەبێ ئەگەر وایان کرد حەقی خۆیان ڕخ نەمان لێ بگرن بەڵام ئەگەر زانیان نا ئێمە سوورترین بەردەوامترین چالاکترین گرنگی زیاتر بە عەقیدە و بیر و باوەڕ دەدەین و لە ناو مەڵبەند و ئۆرگانەکانمانە زیاتر گەشتە بە چالاکی ئیسلامی دەدەین ئەو کاتە دڵنیا دەبن بەوەی کە ناوەکە کاریگەریەکی ئەو تۆی نەبووە بەڵکو ئەو ناوە حاڵەتێکی ضرورەتێکە کە بارودۆخەکە دەیخوازێ بۆ ئەوەی کە ناو ئەگەر نەبێتە مای پێشکەوتن و سەرکەوتن و گەشەکردنمان ئەم ناوە نەبێتە مای دواخستن و ڕاگیرانمان لە شوێنێکی قەتیسماوە زۆر باشکار حاجی لە ڕووی سیاسیشەوە گەر باسی بکەین ڕابردوودا بەرپرسێکی کۆمەڵی دادگەری کوردستان باسی لەوە دەکرد کە لەگەڵ وەفدی دەرەوە دادەنیشین بوون وەفدێکی عێراقی دەرەوەی عێراقی وەفدێکی بیانی
تۆزێک سم لە ناوەکەمان دەکەنەوە یاتە نیان لەگەڵمانە گفتوگۆ بکەن نیان لەگەڵمانە دابنیشن وا دەزانن کە ئەمە جەماعەتێکی توندڕەون یان منهەجێکی دیکەیان هەیە بۆیە گۆڕینی ناوەکە دەتوانێت کۆمەڵ بەرەوە ئەوە بێت کە کرانەوەیەکی زیاتر لە ڕووی نێودەوڵەتی لە ڕووی دەرەوەدا بوونی هەبێت ڕوانی جەنابێت چیە بۆ بابەت خۆی لە ڕاستی ئێمە ناو ناگۆڕین بۆی خەڵکمان لە ڕازی بێ چونکە خەڵک تاکوونی ئیسلامی بی تا عقیدە و بیر و باوەڕەتە بێت تا کردەوە ئەخلاقی ئیسلامیانە بێ ئەو لە تۆ ڕازی نابێ بەڵام پێش ناسینی تۆ ئەو بە ناوەکەیە لەوانەیە حەزەرێکی کردبوو بێ ناوەکە هۆکارێک بوو بێ کە تۆ لە خەڵکی کە گیانەکەنەوە نەک ناو هۆکارێک بێ بەوەی کە خەڵک لە من ڕازی بیان خەڵ لە من ناڕازی بێ ئەوە یەکێک بۆ لەوانەی کە خەڵقی و بە تایبەتی ئەندامانی ئێمە لە سەردانیانە بۆ دەوڵەتان لەگەڵ ناوەندە دیبلۆماسیەکانە لەوانەیە داوای دیدار و کۆبوونەوەیکیان کردبوو بێ تاکوونی ئەم ناوە لە جیهەتێکی کە یەک جیا دەکاتەوە لەوانەیە تەفسیری خراپی کردبوو بێ پێی وابووی بە کاتێکە تۆ دەڵێ جەماعەتی ئیسلامی ئەمە ئیمتیدادی جەماعەتی ئیسلامی میسری بێ ئیمتیدادی فلانە جەماعەت بێ هەروە ئەم پۆلیانکردنە ئاسان نەبووە بۆی ئەگەر نا گۆڕینی ناوەکە لە ئەسڵا بۆ ڕازیکردنی خەڵقی نیە بەڵکو زەرورەتێکە بۆ خۆمان پێمان وایە لە هەلومەرجێکا دەژین پێویستمان بۆ گۆڕانکاری هەیە نەک لە پێناوی کە خەڵکی لە خۆمان ڕازیکەین بەڵێ ئەوە ژێکێک بۆ لە سەبەبەکان کە ئەم ناوە لەوانەیە ڕێگر بوو بێ لەوەی کە تۆ دەمت و دەست بگاتە ناوەندە دیبلۆماسیەکان حقیقەتی خۆتی بۆ بەیان بکەی کاتێک کە ناحەزان هاتوون بەم ناوە تۆیان ناشیرین کردو تۆ پێویست بە تەوزیحات دەبوو کە بیدەیت نەخێرەوە من وانیم کە خەڵک تەفسیری بۆم کردووە ئێستا پێویستی بە و تەوزیحات و تەفسیرێنی کەواتە کاک حاجی ئێساکە ئەمە بە سەیری بارەدۆخی سیاسی کوردستانی باشوور بکەین کەەوە کۆمەڵی دادگەری لە کوردستان لێرە سیاسەتەکە نائەدالەتیەک و نادادیەکی زۆر دەبینین یانیەوە حاشا هەڵنەگرە و ڕۆژانە دەمەوە سیاسیانە پرسیارێک لە بەڕێستان بکەم وەکو سیاسیەک لە سیاست دەکەن لە کوردستان کۆمەڵی دادگەری کوردستان ئەکرێت چەترێکی فراوان بێ بۆ کۆکردنەوەی هەموو ئەو دەنگە ناڕازیانەی بەبێ بیرکردنەوەی ئایدۆلۆژیای پشتیان بەڵام بە ئامانجی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ گەڕاندنەوەی دادوەری و مافی مرۆڤ و ئازادی و یەکسانی و هیچ ناپێکەوە ژیانێکی لەسەر بنەمای ویژدان و ئەخلاقی کوردانە چەتری کۆمەڵی ئیسلامی هەر لە ئەسڵا چەتێکی فراوان بووە و دەخوازین بەو فراوانیە لە پاش کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی فراوانتر بێ هەموو ئەو خەڵقانی کە بەدەست نادادی و نادادپەروەریەوە لە هەرێمی کوردستانە دەناڵێنن کۆمەڵی ئیسلامی بتوانێت لە ژێر سایب چەتی خۆیان کۆیان کاتەوە بۆ دڵنیاشتم دەتوانێت کۆیان کاتەوە ئەگەر ئەوان بیانەوێ بەو سیاست و ئەفکارانی کۆمەڵی ئیسلامی ڕازی بن کە کۆمەڵی ئیسلامی دەیەوێ دادگەری لە کۆمەڵگەی کوردەواریە بچەسپێ دەیەوێت کۆتایی بە زوڵم و نائەدالەتی و نادادپەروەری بێت و بێگومان ئێمە هەلومەرجێکی زۆر تازە لە بەردەستمانەیە کە چ هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق چ لەوانەیە لە ئایندی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بێ یەکێک لە بنەما سەرەکیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ خۆی چەسپاندنی دادگەریە کۆمەڵی ئیسلامی ئەگەر بتوانێت ئەو دادگەریە بچەسپێنێ هەموو خەڵکی هەرێمی کوردستان لە سایدا دەحەوێنەوە نەک تەنها ئەوانەی کە کۆمەڵی ئیسلامین ئێستا ئەوەی دەچەوسێنرێتەوە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانیە کە بێبەشکراوە لە سەروەت و سامانی سروشتی ئەم وڵاتە دەیخۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامیش بەشێکن لەو هاوڵاتیان و چەوسێنراونەتەوە بۆیە بەدڵنیاییوە کۆمەڵی ئیسلامی وەکو لە بەلاغی کۆتاییە هاتووە هەوڵ دەدا لەگەڵ تەواوی چین و توێژ و حیزب و لایەنە سیاسیەکانە کە گەربیانێ لەگەڵ کۆمەڵی دادگەری کوردستانە تەبابن و یەک ڕیز بن و هەماهەنگن و تا ئەندازێکی بڵێم پێکەوە کار بکەن کۆمەڵی دادگەری کوردستانە و ئامادەیە هەیە کە پێکەوە خەبات بکەن لە پێناوی چەسپاندنی دادگەری لە پێناوی چەسپاندنی مافی مرۆڤ لە پێناوی چەسپاندنی دروستکردنی دەوڵەتێکی کە هاوڵاتی تێیە سەرۆر بێ کە مرۆڤ تێیە سەنتەر بێ بۆیە بێگومان ئەوەیەکێکە لە خاڵە گرنگەکان و دڵنیاشم ئەو ئامانجە دێتە دی ئەخاجی بە شێوازێکی گشتی بەدەر لە گۆڕینی ناو و سەرۆک و بابەتانە گۆڕانکاری گەورە لە پرۆگرام و پەیڕەوی حیزبدا چی بوو کراوە سەبارەت بە خودی ناوخۆی حیزبەوە سەبارەت بە ئەو سیاسەتی کە لە دەرەوە پەیڕەوی دەکات ئەوەی کە کارنامە و پەیڕەوی ناوخۆی ئۆرگانەکان بووە پێشتر لە کۆنفرانسەکانە
و توێژی لەسەر کراوە و دەنگی لەسەر دراوە لە کۆنگرا ئەوانە تقریبان تا ئەندازێکی زۆر گۆڕانکاریان بەسەران نهاتووە دیارە ئەوەی لەناو مەڵبەندەکانە بەشداریان کردو خەڵکێکی هۆشیار و خوێندەوار و ئاین دەزانن کە ئێمە پێرە و پرۆگراممان بۆ 4 ساڵی ئایندەیە بۆیە بەدڵنیاییەوە گۆڕانکاری زۆر لەگەڵ پەیڕەوی ناوخۆ هاتووە و خاڵی گرنگ یەک و دوانین پێم وایە هیچ خاڵێک بەقەدەر ئەوە گرنگ نییە کە کۆمەڵی ئیسلامی توانی ئیرادەی هەبێ ئازایەتی هەبێ کە جورئەتی ئەوە بکان ناوەکەی بگۆڕێ و ناوی کەسی یەکەمی وگۆڕێ و کۆمەڵی خاڵی گرنگ کە ماونەتەوە لە کۆبنەی و گشتی و سەرکردایەتیەکانە کە دانانی دەستگا و ناوەندەکانە ئەمە لە کۆنگرا کۆمەڵی دەستگا و ناوەند دەنگی لەسەر دراوە پێشنیار کراوە بۆ کۆمەڵی دەستگا و ناوەندی کە ئەوە لە کۆبوونەوەی گشتیە و توێژیان لەسەر دەکرێت بۆ نمونە پێشنیار کرابوو کە دەستگا و ناوەندی وەرزش و لاوان زیاد بکرێت ینی کۆمەڵێت پێشنیاری زۆر بووە کات نەبوو بۆی کە لەوێ ئێمە توێژیان لەسەر بکەین بەڵام دیارە بەپێی هەلو مەرجەکەەوە بەپێی ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری کوردستان بتوانێت تا فێری دەبینە و هەڵانە دەکەین بتوانێت بەپێی توانە ئابوووریەکەی خۆی بزانێت چی زەرورە بۆ کۆمەلگای کوردەواریمان چی زەرورە بۆ ئەوەی کە بتوانین ڕۆڵ و کاریگەریمان زیاتر بێ بێگومان لە ئایندا لە کۆبوونەوەکانی سەرکردایەتی و کۆبوونەوە گشتیەکان کاریان لەسەر حاجی باسی ئابووریت کرد شما پرسیارێکی دیکە بکەم پلانتان داناوە کە 4 ساڵی ڕابردوو کەمێک قەیرانی دارایی هەبوو هەم بۆ حیزب هەم بۆ هەرێمی کوردستان بەگشتی لەم کۆنگرێدا پلانێکی وا هەیە کە بتوانێت هیچ ناکەمێک ئابووری کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری کوردستان بەرز بکرێتەوە بەشێک لە نەبوونی و گرفتی داراییەکەمان حرام نەخۆریە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە ئەگەر بیویستایە حرامخۆری بکە پێم وایە دەیتوانی ئابووری باش بێ و داراییەکەی باش بێ بەڵام ئێمە ویستومانە ئەو پاتوولایەنانش کە لەسەر قوتی خەڵقی و لەسەر داهاتی ئەم وڵاتە چ تاکیان وەکو شەخص چ پارتی و حیزبیان وەکو پارتی سیاسی دەوڵەمەند بوون ویستومانە ئەوانش ئاسایی ببنەوە کەس هیچی ئەوەی لە پێشاو لا نەچووە کە لە سەرەتای ڕاپەرینا کێ خاوەنی چی بوو بەسەر خەڵقەکەەوە دەژیین سوودیان لە سەیارە و خانووی خەڵقی کە وەردەگرت ئێستا خەڵق هەژارە پارتی سیاسی دەوڵەمەنە و کەسی سیاسی دەوڵەمەنە یەک کۆمەڵی ئیسلامیش ئەگەر بیویستایە حرام خۆری بکە دەستی بەوانە ڕادەگەیشت بەڵام کۆمەڵی ئیسلامی نەویستێتی حرام خۆری بکە نەویستێتی خۆی بدۆڕێنێ دەستی گرتووە بە مەبادئەکانیەوە لە پێناوی گەیشتن بە ئامانجەکانی ئەگەر بە برسێتیش بێ بۆیە نە لە ئایندا حرام خۆریە دەکاوکو چۆن لە ڕابردووا کردێتی و نە لە ئایندەشە دەست لە مەبادئەکانی هەڵدەگرێ بەڵام بێگومان پلان دەبێ بۆ ئەوەی کە چۆن بە شێوەیەکی حەڵاڵ و دروست ئێمە ئابووریەکی سەر بە خۆمان هەبێ کە بتوانین گەشە بە کۆمەڵی ئیسلامی و گەشە بە ناوەند و دەستگا و مەڵبەندەکانمان بکەن کاک حاجی بابەتێک ینی نازانم تەکرێت چەندێک هێشتا زوو بێ بۆ قسەکردن یان وەڵامدانەوێ و بابەتە لە ڕابردوودا کۆمەڵی ئیسلامی کوردستان تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی کوردستانی هەبوو و ڕەنگە لە دوای کۆنگرە کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕووی میدیاییەوە فۆرمی گۆڕانکاری بەسەردادێ یاخود بەڕێستان بە تایبەت لە بەرەوەی وەکو بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵن هیچ زانیارێکی تازە هەیە پێمان بڵێ لە ناو مەکتەب و دەستگاکانە تۆڕی میدیایی کۆمەڵ هەمویان بە یەک پاکێژ دەنگیان پێ دراوە تۆڕی میدیایی کۆمەڵ وەکو تۆڕ ماوەتەوە بەڵام ئیتر ڕوئیای ئایندەی حیزب بۆ گەشەی زیاتر بە بکاری میدیایی بۆ شێوازی چۆنێتی بەڕێوەبردننی ناوەندە میدیاییەکانی حتمما پلان و ستراتیژی نوێی دەبێت ئەو کاتە بەپی هەلومەرجەکە کە چی بخوازێ بێگومان کار لەسەرەوە دەکەین و ئێمە ینی تمحمان هەبوو ئامادەکاریشمان کردو کە بتوانین کەناڵێکی میدیایی تایبەتمەند جیا لە پەیام و بانگەواز جگەلەوەی کە لە کۆمەڵایە کەناڵێکی کە دابمەزرێنین ئەگەر توانە داراییەکان ڕێگە بدەن
تەواوی ئامادەکاریەکان کراوە خاوەنی کەناڵەکەین و ئیجازەی فەرمی هەیە دەکەوێتە سەروی کە بزانین چی پێویستی کۆمەڵگایە چی پێویستی کۆمەڵگایە و لە چی چوارچەوەیە کە ئەو میدیادا بمەزرێنرێ ئەوە لە کاتی خۆی ئینشاءڵڵا هیوادارم نزیک بێ بخرێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشەکە کاجی مەرجی ئەندامبوون لە کۆمەڵی دادگەری کوردستان هەروەکو ڕابردووە خودت گۆڕانکاری بەسەردا هاتووە. ئەمە لەو خاڵانەوە زۆربەی زۆری ماوەتەوە کە دەستی سەرکردایەتی ڕەها کراوە بەوەی کە هەلومەرجی واقعی کۆمەڵی دادگەری چی بێەوە چی بخوازیە سەرکردایەتی بتوانێت دەستکراوە بێ بە دوو لە سەرسێ دەنگەکان هەنێک گۆڕانکاری لە پەیڕەوە پرۆگرامە بکە. دەخوازم بە پێی هەلومەرجەکان هەنێ زەوابت هەیە دڵنیام لەوەی کە سەرکردایەتی ئایندە ئەو زاوابتانە لا دەدا. زۆر باشەکە حاجی ینی بابەتەکان زۆرن پرسیاری زۆرە بەڵام دەمێ ئەو کاتەکەمەی ماماوە دیسان سوود لە وەرگرمەوە پێم خۆشە پەیامێکت هەبێ بۆ ئەو دۆست و لایەنگر و کادێرانەی کۆمەڵ ینی پەیامەکە ڕاستەوخۆ بۆ ئەوان نەوەک ئەوانی لە دەرەوە بە باش و خراپ هەڕەق نەدەگرن کەوا ڕەنگە لە دڵ و دەروونەوە تۆزێ لە سەریان گران بوو بێ پاشگیری ئیسلامی لێبۆتەوە ڕەنگە ئەم پەیامی بڕێستان بە بیستنی ڕەنگە زیاتر هێور ببنەوە گەرچی دووبارە بوو پێشتر ئەم پرسیارەمان کرد بەڵام پێم خۆشە دیسانەوە وەکو ڕێز وەفایەکیش بۆ دڵ دەرونی ئەوان کە ئەمە دەبێت پشتیوان بن و پشتگیر بن بێگومانەمەی کۆنگرە کردوێتی بە زۆرینەی دەنگ حتمان خێرێکی تێدایە و ئیشەڵا خوش پشتیوان بێت. ئەوەی لە کۆنگرا بەشداری کردووە نوێنەری تەواوی ئەو ئەندامانەیە کە خۆیان بە کۆمەڵی ئیسلامی دەزانن. ئەم بەشداربوانەی کۆنگرە بە زۆرینەی ڕەها بە ئیجماع دەنگیان داوەتەوە بەوەی کە مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بێ بەبێ ئەوەی خودی مامۆستا ئەمەی بوێ مامۆستا خۆی کاندید نەکردووە کە حاجی قاسم هەستاوە دەڵێ من پێم باشە مامۆستا عەلی باپیر کاندید بێ و خەڵکێکی زۆر تەییدی ئەم کاندیدبوونەی دەکەن مامۆستا قبوڵی دەکاڵێ مادەم کەسانەمە ناکەن و من لەم بەرپرسیارەتیە پێم وایە هەڵهاتنم ڕاکردنم لێی تاوان بێ بۆیە قبوڵی دەکەم ئیجماعی بەشداربووانی کۆنگرە دەنگیان بە مامۆستا عەلی باپیر داوە. پاشان هەڵبژاردنێکی ئازادانە کراوە بۆ سەرکردایەتیەکی نوێ ئەم نوێنەرانەی تەواوی بەش و ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کە خۆیان لە نزیکەی 892 ئەندام دەبینەوە دەزانم ئەمانە بەشداری کۆنگرەیان کردووە و دەنگیان داوە بە سەرکردایەتیەکی نوێ. داوا دەکەم ئەندامان و دۆستان و لایەنگرانمان متمانیان بەم سەرکردایەتی هەبێ کە هێشتا دانەنیشتون کاری نوێیان دیاری بکەن هێشتا دوێنێ ئەم دەنگدانەکراوە نەتیجە دەرچووە ئومێدیان هەبێت کە سەرکردایەتی دەتوانێت کۆمەڵی ئیسلامی فراوانتر بکە و ئەوەی لێ دەتەسن وانە بێ دڵنیایان دەکەم بەوەی کە سەرکردایەتی نوێ لە ژێر سایب سێبەری ڕێنمایەکانی قورآنی پیرۆزا و دەستگرتن بەو دەقانە و پێی ڕوئیا و تێگەیشتنی خۆمانە کە مامۆستا عەلی باپیر یەکێکە لەوەی کە ئێمە دڵنیام کە باوەڕ هەمویان باوەڕ بکەن هیچ کۆبوونێکی سەرکردایەتی نییە ئیلا مامۆستا عەلی باپیر ئامۆژگارێکی ئەندامانی سەرکردایەتی دەکات چۆن پابەندی تەواو بن بە شریعەتی ئیسلامیەوە بە حاڵەتە ئیسلامیەکانەوە بە عەقیدە و بیر و باوەڕەوە لێلا نەدەن ئەوەی کە لە ئیسلامە هاتووە دەبێت پێیەوە پابەند بن دەرفەت بدەن کۆمەڵی ئیسلامی لەو ئاسابێ کە ئەوەیشی نێیارە پێی دڵخۆش بێ و من دڵیان دەکەم بەلای کەمی ساڵێک دەرفەت بدەم زان ئایا سەرکردایەتی دەتوانێت ئەگەر نەیتوانی کۆنفرانس دوای 2 ساڵ لەبەردەسە هەموو سەلاحیەتێکی هەیە تەنها هەڵبژاردننی سەرکردایەتی نەبێ دەتوانێت ئەو پەیڕە و پرۆگرامە ئەو شتانێک ئەو تێبینی لەسەری هەیە و قەواعید تێبینی لەسەری هەیە دەتوانێت گۆڕانکاری بەسەرا بێنێتەوە بەڵام من دڵنیان دەکەم بەوەی کە ئەوەی کە هەڵیان بژاردووە خەڵقانێکن بە ئەزمونن لە ناڕەحاتیەکانە پێگەیشتون ڕابردویان لە پێشچاوە ئەزمموی ڕابردویان هەیە ئایندە دەبینن تێکەڵی ناوەندە سیاسی و دیبلۆماسی و کۆمەڵایەتیەکانیان کردووە دەزانن چی
لەگەڵ واقعی حاڵی ئایندەمانە دەگونجێ بۆیە خۆشحاڵ بن دڵخۆش بن نەکەونە ژێر کاریگەری خەڵقانێکەوە کە نەیارانە ڕەخنە دەگرن ئەمان دەبێت ئەوە متمان و باوەڕیان هەبێ بۆ خەڵقی کە دەنگی زۆرینەی ئەندامانیان بەدەستێناوە بەوەی کە بەرەو ئایندەیەکی گەشت بەرەو کەناری سەرکەوتن دەیان بن و هیچ دوودڵ نەبنەوەی کە گۆڕینی ناوە هەر بابەتێکی کە لە ئامانجەکان دووریان دەخاتەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی فاروق عەلی ئەحمەد بەرپرسی تۆڕی میدیایی کۆمەڵ ماوەتەوە بەرپرسیایەتی تا شیرا دەمێنێت ئینشاءالله ئەندامی نوێی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان سپاس کە میوانی بەرنامەکەمان وڵە بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە هاوکارم دانیال نورەدین بڕۆ پرۆگرامەکانی ئەمڕۆکانی ڕۆژ بۆ کۆتا گەشت بەخوای گەورەتان ئەسپێرین لە ئارامیا بین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ